من ناوم دڵشاد عەبدوڵڵا محەممەد لەدایک بوو شاری سلێمانیە. پیشە و کارم لەم گوزەری ئاسنگەرانە لە ساڵی 93ەوە دەستم کردووە بە کاری ئاسنگەری. لەم ناڵی وەکو هەموو کەسێک حەزوی وایەتێک و کولیایەکی تایبەتی خۆم هەبووە. لێرە کاری ئاسنگەری زۆر قورسمان کردووە، زۆر ناڕەحەت مەرحەلەی ناڕەحەتیمان بڕیوە. ئەو کاتە شتەکان بەردەست نەبوون، شت ناڕەحەت بوو، ئەموو شتەکان زیاتر بە کوورە و ئەوانەیەکران. ئێستا وەسایل و دنیا پێشکەوتووە، ئێمەش ئەلحەمدولیللا دەستمان بردووە بۆ ئیشێکی تری تایبەت. خۆی لە هەموو وڵاتێکە کاری دەسی کارێکی تایبەت و خۆشەویستە. منیش ئێرە کە گوازرایەوە، ئێرە تەمان کوورە چێکۆنەکانی سلێمانیە، هەستام دەستم کرد بە تایبەتی بە ئیشی چەقۆ. ئەنێ هەستم کرد چۆنەڵێ هەموو شوێنێ پێویستی بە کاری دەسیە، کاری دەسی تایبەت و لەسەر ئەم شێوازە تازە جیانیانە، نەک لەسەر کۆنە کلاسیکەکە. هەستام دەستم کرد بە داڕشنەوەی شێوازی ئەم چەقۆ تایبەتانە، چونکە لەبەرەوەی ئەجنەبیەکان کە هاتنە وڵاتەوە حەزیان لە چەقۆی تایبەت و ئەم بابەتانەیە. من بە حکمیەوەی زیاتر خەڵک بە سمێڵ بانگمەکە بیرم لەوە کردەوە وتم ئەم سمێڵە بخەمە سەر چەقۆکانم. ئەوە بوو بەڕاستی لە بیدایە تا ختمە سەری شتێکی باش دەرچوو، تەڵەبێکی زۆری لەسەر بوو. چەقۆکانیشم هەمووی بە کوالێتی بەرز دروستەکرێ، ئەنیەوە نییە چەقۆیە ئەندی خەڵگە لە چەقۆکانی لەوانەیە گران بێ. بەڕاستی ئەو شێوازە چەقوانی کە من ئیشی لەسەرەکەم لە ئاس چەقۆ عالەمیەکانە. بە خۆشحاڵەوەی ترەوە بووتم با ئەم شتە پەرە پێ بم، پەرم پیاوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشە چێ. ئەوە تقریبەن وا بۆ نزیکەی 10 ساڵێکە بێ. چاقۆکەم کردووە بە براندێکی تایبەت ئێستا بێ چەقۆی سمێڵیان سمێڵ سلێمانی. ئەمە لۆگۆی چەقۆکەی منە و شتێکی تایبەتەوە ڕۆژ بە ڕۆژ شتی تازەگەریان من ناو دنیای چەقۆی تایبەتەوە. چەقۆکان ئێمە حەزمان لە هەموو شێوازێکی چەقۆ دروستکردنەوەی لە ڕاستە. منەوەی کە فکر و مێشکم بۆ چەقوانە بچێ، تەوان دنیا ئەمڕۆ زۆر پێشکەوتووە. ئیتر بە حکمی ئەنتەرنێت و یوتیوب و ئەمانەوە تۆ دانیشی سەیری هەموو ئەو چەقۆ عالەمیانەیەکەیت. هەر شێوازێکمانێ مە حەز لێبێ بە دڵنیایەوەکو خۆی دروستەکەینەوە، یعنی بە کوالێتێکی باش. بۆ نمونەی ئێمە زیاتر لە سلێمانیە، یان بگرە لە عێراقیشە زیاتر ئێمە ئیش لەسەر دەماسکس ستیلەکەین، ئەمە بە ئینگلیزیەکەی وای پێڵێن، بە عارەبیەکەی پێی ئەڵێن دیمەشقی. ئەم مەعدەنە تایبەتە بە کوردی خۆشمان پێڵێن دەبان، خنجەری دەبان. ئەم مەعدەنانە چینەکانن، تێکەڵکردنی پۆڵاکانن، یانی یەکێکە لە دروستکردن ناڕەحەتترین دروستکردنی چەقۆکان لە عالەمە. بێجگە لەمانە هەموو شێوازێکی تەور دروستەکەینەوە، هەموو شێوازێکی تەوری تایبەت دروستەکەینەوە، وەک تەوری ڤاچینگ و ئەکسواس و ڕووسیەکان و ئەو تەورە عالەمیانە. عینن شێوازی خۆیان بگرە زۆر کە ئێنە لامانێمە و خەڵکەی کە بۆیان دروستەکەینەوە زۆر بە دڵیانە بگرە ڕێک عین ئەو کەسێک کە وەختی خۆی دروستی کردوێت تویتر ئایا لە ڕووسیا بێ لە ئەمریکا بێ، عینن هەمان شێواز بگرە بۆیان دروستەکەینەوە بە سعرێکی گونجاویش. خۆی هەندێک چەقۆ هەیە، چەقۆکان بۆ نمونە ئێستا چەقۆ هەیە خەڵک پرسیارەکە هەیە بە 2000 دینار یان بە 1000 دینارە. چەقۆشێ بۆ نمونەڵی ڤیکتۆر ئاینۆکسی سویسری، ڤیکتۆریای سویسری چەقۆیەکی بە 100,000 بە 80,000 یان چەقۆیەکی سامۆڕایی بە 100 دلار بە 200 دلار بە 300 دلار. تابعاً ئەم فەرقە لە مەعدەنەکە لە پێکهاتەکایەتی. بۆ نمونە چەقۆیەک هەیە بەلایەنی کەمەوە 10 مەعدەنی تیا بەکارهاتووە، کاربۆنی تایە، ڤاندیۆمی تایە، تیتانیۆمی تایە، ئۆکسی تایە، پۆڵای سپی تایە، پۆڵای ڕەشی تایە. بە تۆ چەقۆیەکی هەرزانی 5,000 کڕی هەر پارچەیەک پلێتەوە ئەکرێ بە چەقۆیەک، کابراش دوای ئەڵێ بۆکو لەبێ. لە ڕاستیە ئەمەیە کوالێتێکە لە وڵاتە خەڵک ئەسی پێگا گینا بچیتە دەرەوە تەسەور کە چەقۆ هەیە بای 10,000 دلار 20,000 دلار، ئەنی بای 3 دەفتە دلار. هەموو ناوەکانیشی مەوجودە لە عالەماوە نییە. باسی چەقۆی گرانی من زۆر چەقۆم لایسە، چەقۆی گرانم زۆر لایە، هەمووی عالەمیشە. بێجگە لە چەقۆکانی خۆم چەقۆ عالەمیە زۆر گرانەکان، چونکە من بێجگە لە ئیشی خۆم تایبەت زیاتر ئیش لەسەر چەقۆ کۆنەکانیشەکەم، وەکو توحفە هەمووی لای خۆمە. ئەنی چەقۆمەیە هی 50 ساڵەمەوە پێشە، چەقۆمەیە هی 100 ساڵەمەوە پێشە. ئەمانە هەمووی بوو بە توحفە و گران و شتی تایبەتە. چەقۆی ئارمسترۆنگی یابانی دەسکون ئێستا بووە بە 500-600 دلارەکە، وەختی خۆی بە 3 دینار بوو، بە 4 دینار بوو لەم شارە. ئێستا ئەو پارەیەکە بۆ لەبەرەوەی تیغەکەی باشە، بۆ
40 ساڵە بەکارێ دیشی لێ نایەوە چەقۆ یان چەقۆی دەستک ڕەشی پۆڵۆنی وەختی خۆی بە دینار و نییە بۆ ئێستا 100,000 90,000 دینارەکە ئەمە بۆ لەبەروی معدەنەکەی باشە. ئێمە ئیش لەسەر ئەم خنجەرانە شەکەین بە تایبەتی من لە سلێمانیە تایبەت ئیش لەسەر ئەم خنجەرانە ئەمە خنجەری دەبانگە ئێستا بە خۆشحاڵیەوە من ئەمانە زیاتر بە چەقۆ بەشتی زۆر تایبەت من دروستیانەکەینەوە زۆر تایبەت نەمانە تەمان خۆی ئەمە کۆنەکەیەتی بەڵام ئەتوانین دەبانگی تازەش دروستکەینەوە لە ڕاستیە. ئەمە خنجەری باو باپیرانمانە مڵکێکی ڕەسەنی کوردیە ئەم خنجەرە وەختی خۆی هەموو کەسێ بەلاقەیە بووە شتێ بووە شتێکی زۆر تایبەت و دانسخە بووە. شمشێریش دروستەکەینەوە شمشێری تایبەت ئەنی شمشێرمانەیە بە خۆشحاڵی و دروستمان کردوێتەوە بردووانە بۆ دەرەوەی وڵات بگرە بەخشیشیان ناوە پێمان دیاریان بۆی ناوێن ئەنی مەقابلی ینی شمشێرە 15 وەرەقە 20 وەرەقە 25 وەرەقەی تێچووە بۆ پەڕی خۆشحاڵیەوە ینی هەدیان بۆی نایێتەوە لەبەرەوە شتەکە ئەمەنە بە تایبەتی دروستکراوە ئیشی لەسەر کراوە. بێجگە لەوانە ینی خنجەر و شمشێر و تەنانەت جاری واشێ ینی شتی زۆر تحفەی ناوازە دروستەکەین وەکو پیرروکەوان یان وەکو قەڵغان ئەم چەقوانەی من شتی تایبەتن ئیش لەسەرەوەکرێ وەکو شتی تحفە و تایبەت بێ یان بۆ شێفی تایبەتە یان بۆ کەسی تایبەتە ئەوانەی چۆنەڵێ حەزیان چونکە چەقۆکانی من تۆزێک گرانن لەبەرەوەی ئیشی تایبەتی لەسەرکرێت لە دەستکیە لە چەرمیا لە چیفەکەیە ینی هەموو شتەکانی تایبەتە چەقۆکان بۆ نمونە کیفێکی تایبەتی بۆکەین ئێمە بەس کیفەکە 35,000 تێچێ یاکیان بۆ لەبەروی لە چەرمێکی ئەسڵی ئیتاڵی بە نەخش بۆی دروستەکەین چونکە ئەوە تەواو جوانیە بە چەقۆکە چونکە ئەگەر دوای سەیری چەقۆکانکەم زان چۆنە چونکە ئەگەر ئەو چەقۆ و کیفەی بۆ نەکەی هیچ موویەکی نابێت لە ڕاستیە لە عالەمیش ئەوەیە کیفەکە لە پێش چەقۆکە ینی چەقۆکە چەند موویمە کیفەکە شوێ لەبەرەوە ئەم شتانی من زیاتر ینی بۆ کەسانەیە بێت کە عاشقی چەقۆن نەک بۆ خەڵکێک بە شێوە بۆ هەڵگرتن و ئەم بابەتانە بێت چەقۆی من زیاتر وەکو تحفە و ئەم شتانە بەکارێ لە ڕاستیە وەکو ناوبانێکی تایبەتە بۆ شارەکەم.